فخامة الرئيس رئيس الحكومة يقول أنه لنرتكز على سەرۆکی حکومەت دەڵێت ئەو سەردانی پاپا فرانسیس دەکەینە دەرفەتێک بۆ دیالۆگی نیشتیمانی لەگەڵ سەرجەم پێکاتەکانی کۆمەڵگەی عراقی. ڕەت چیە دەربارەی ئەو پێشنیازە؟ المجتمع العراقي ما رأيك بهذا الاقتراح؟ ئەوە داواکاریەکی پێویست و سەرەکیە. ڕاشکاو دەبم لەگەڵتان وەک سەرۆکی دەوڵەتی عراق. ئەم سیستما لە ئاستی خواستی عراقیەکاندا نییە، کێشەی بنیادی تێدایە. عراقیەکان شایستەی باشترین خزمەتگوزارین، باشترین سیستمی خوێندن و باشترین نوێنەر لە حکومکردندا. لە ڕاستیدا پێویست بە پەیمانێکی نوێ دەکات. ئەوەی لە 2023 ڕوویدا بێگومان خاڵی وەرچرخان بوو لە مێژووی عراقدا. دەستورێکمان پەسەند کرد کە عراقیەکان دەنگیان پێدا، بەڵام دوای ئەزمونکردنی دەرکەوت کێشەکان کەم نین. بۆ پارێزگاکانی باشووری عراق بڕۆ بۆ ناسریە، بۆ عەمارە یاخود بەسرە یان ئەوانی تر. لە ڕووی خزمەتگوزاریەوە ئەو پارێزگایانە لە دۆخێکی زۆر ئازاربەخشدان. ئەم وڵاتە وڵاتی نەوت و ئاو و کشت و کاڵە، وڵاتی سەرچاوەی گرنگی ئاسەوارە. عراقیەکان شایستەی ژیانێکی باشترن. دەبێت دان بەوەدا بنێن سیستمی ئێستای بەڕێوەبردننی عێراق بە ئەرکی خۆی هەڵنەستاوە. بەڵێ ئێمە پێویستمان بەوەیە لەسەر مێزێکدا بنیشین و لەبارەی قوڵایی ئەو بابەتانەوە گفتوگۆ بکەین. کێشەکان لەکوێدان؟ کێشەکانی سیستمی حکومڕانی لەکوێدان؟ ئایا سیستمی پەرلەمانیمان توانای جێبەجێکردنی پێداویستەکانی هاوڵاتیانی هەیە؟ دۆسیەی چاک بوونی هێزی بیانی لە خاکی عراق، شەڕی دژ بە داعش و بەشداریکردنی نیشتیمانی و زۆر بابەتی دیکە. پەیوەندیمان لەگەڵ وڵاتانی دراوسێ. لەسەر پەیوەندی عراق و وڵاتانی دراوسێ قسە دەکەین، بەڵام دیالۆگی نیشتیمانی باواتای بەلوبلانیکردنی عراق ئەو دابشکاریە تایفی دروست نییە بۆ عراق. من نامەوێت بچمە ناو لایەنی مێژوویەوە. لە ڕابردوودا لوبنان وەک تیشکی ڕۆژهەڵات بەگشتی بۆ پێکەوە ژیان و لێبوردن تەماشا دەکرا. پەیوەست بە پەیمانی کۆمەڵایەتی نوێ لە عراق دەستور کە ساڵی 2023 لەسەر بنەمای هاوسەنگی دیدێکی ڕووندا ڕێژە. لایەنی کوردی و لایەنی شیعی بەشێکی سەرەکی بوون لە داڕشتنی ڕەشنووسی ئەو پرۆژە یاسایە. بەڵام لایەنی سونی بۆ هەندێک تێبینیان یاخود بە لایەنی کەم لەسەر بەشێک لە دەستور هەبوو. هەندێکیان بە تیرۆر و هەندێکیشیان بە جەنگ و تونند و تویژی و ململانەکان کۆتاییان هات. بەڵام بیرمان نەچێت لەگەڵ هەموو ئەوانەی باسمان کردن لە عراق 6 حکوومەت لە مێژووی نوێ عراق لە 2023 تاوەکو ئێستا گۆڕاوە. هیچ سەرۆک وەزیران یاخود سەرۆک کۆمارێکی پێشوو سەردەمی حکومیان بەپەتی سێدارە کۆتایی نەهاتووە. لە عێراق چوارچێوەی دەستوری و پەرلەمانی هەیە کە پابەندین پێوەی. لە وڵاتێک کە سەردەمێکی زۆر ئەو دابوونەریتەی بەخۆیەوە نەدیوە. جارێکی دیکە لەبارەی کەم تەرخەمیەکان و کێشەکان قسە بکەین. دەمەوێت بڵێم دۆخێکی نوێ و سەردەمێکی نوێ دروست بکەین کە پند لە سەردەمی پێشوو وەربگرین. هەروەها پێداچوونەوەیکی بنیادی بکەین. کورد دۆخێکی تایبەتی هەیە، خەڵکی باشووریش دۆخێکی تایبەتیان هەیە. هەروەها ناوچەکانی ڕۆژئاوای عراقیش بە هەمان شێوە. بەڵام لە هەمان کاتدا ڕێ بکەویت لەسەر پڕۆژەیەکی دەوڵات کە بتوانێت یاسا بەسەر هەموواندا جێبەجێ بکات. هەروەها سەروەری وڵات بپارێزرێت. پێویستە لەسەر بنەمای پرۆژەیەکی نیشتیمانی بێت. عێراقیەکان بە جیاوازی پێکاتەکان و بیرروڕایان، بەڵام وەک پرۆژەیەکی نیشتیمانی و بنەمایەک بۆ چارەسەر و تێپەڕاندنی قەیرانەکانی ڕابردوو تەماشای دەکەن. واتە جۆرێک لە فیدراڵی؟ ئێستا فیدرالیەت بوونی هەیە. زۆرێک لە عەرەبەکان ڕازی نین لە دۆخی کورد، هەندێکیان لە پەیوەندەکانی هەرێم و بەغدا ڕازی نین. کوردیش بە هەمان شێوە ڕازی نین. بادا بنیشین لەسەر مێزی گفتوگۆ و ئەو پەیوەندیەی دەمانەوێت هەبێ باسی بکەین. ئێمە خەڵکی ئەم وڵاتین، با بەڕاشکاوی لەبارەی قوڵایی کێشەکان قسە بکەین. دەمانەوێت دەوڵەتێکی مەدەنیمان هەبێت کە سەروەری تەواوی خۆی بپارێزێت. قسە لە دەزوەردانی دەرەکی دەکەیت. دەزوەردانی دەرەکی بەهۆی خۆمانەوە بۆ عراق دەوڵەتێکی گرنگ و محوریە لە ناوچەکە. پێویستی بەوە نییە کەس نێوەندگیری بکات. فخامة الرئيس أنتم قادمين على انتخابات يمكن بأكتوبر. نعم. ئێوە لە خۆپشاندانەکانی ئۆکتۆبرەوە هاتوون. دەبینین هەڵبژاردنەکان بە دۆخێک تێپەڕ دەبێت، وەک تیرۆرکردن میلیشیاکان چەک لە دەرەوەی دەوڵەت. خارج الدولة وبدكم تعملوا انتخابات كيف؟ بصعوبة الجواب. يعني العمل في العراق ليس سهلا. کارکردن لە عێراق ئاسان نییە، بەڵام سووربوونێکەیە بۆ تێپەڕاندنی هەموو ئەزمونەکان. بەڵام هەڵبژاردنەکان گرنگن بۆ دروستکردنی قۆناغی نوێ. دۆخەکە بەو شێوەیەی ئێستا هەیە بەردەوام نابێت. پێویستە ڕاشکاو بین و سوور بین لەسەر وڵاتەکەمان و بڵێین بەسە.
ئاراستەکە ئەوەیە لە بری شەڕکردن لەسەر شەقام بچینە سەر سندوقەکانی دەنگدان. دۆخەکە ئاسان نییە. شتێکی دیکە لە عێراق لەبارەی کێشەکانەوە قسەمان کرد، بەڵام گەندەڵی کێشەیەکی گەورەیە لە وڵاتە. گەندەڵی ئابووری و سیاسی درێژە بە توندوتیژی و ململانەکان دەدات. گەندەڵی دارایی هەڵبژاردننی دەوێت بۆ ئەوەی درێژە بدات بە دۆخەکە و بەو شێوەیە بازنەکە بەردەوام دەبێت. هەڵبژاردننی پێشوەخت ئەنجام دەدرێت وەک ئەوەی بڕیاری لێدراوە، بەڵام جەخت لە هەڵبژاردنێکی پاک و بێگرد دەکەینەوە. هەروەها گرنگە دڵنیایی بە خەڵکی بدرێت لەو ڕۆوەی کە هەڵبژاردنەکە پاک و بێگرد بێت. هەروەها ڕێژەی بەشداریکردن کەم دەبێت چونکە خەڵکی متمانەی نەماوە. هەندێک ڕێکارمان گرتووەتە بەر. جارێکی دیکە دەیڵێم گەندەڵی دارایی و ئابووری سیاسەتە بۆ توندوتیژی، دۆخێکی ئاژاوە و ناسەقامگیر دەهێنێتە ئاراوە. وەک هەمیشە پەیوەندی دەبەستێت بە گەندەڵی هەڵبژاردنەوە. ئەرکمانە وەک دەوڵەت و حکوومەت و عراقیەکان کار بکەین بۆ ڕەخساندنی هەلی ڕاستەقینە، بۆ ڕێگریکردن لە یاریکردن و ساختەکاری بە هەڵبژاردنەوە. هاوڵاتیانی عراقیش دەبێت خاوەنی قسەی خۆیان بن لە هەڵبژاردندا. صاحب الكلمة في بەڵام لێپرسینەوە لە کەس نەکرا. کەس لەسەر گەندەڵی دارایی لێپرسینەوەی لەگەڵ نەکرا. ئەوانەی هاشم هاشمیان تیرۆر کرد دواتر ئازاد کران. خەڵکی دەترسن هەڵبژاردن بەردەوامیدان بەم سیستەما گەندەڵی دووپات بکاتەوە. ستؤكد على هذه المنظومة والله جزال. أولا فيما يتعلق هناك تحرك پەیوەست بە دۆسیەی گەندەڵی جموجۆڵێکی زۆر هەیە بۆ لێکۆڵینەوە لە دۆسیەی گەندەڵی مەترسیدار. دادگاکان کاری خۆیانی لەسەر دەکەن. ئەوە یەکەم. خاڵی دووەم لەگەڵ پەرلەمان لە پەیوەندیدان بۆ ئەوەی دۆسیەکی گرنگ کاری لەسەر بکرێت، ئەویش گێڕانەوەی ئەو پارانەی براونەتە دەرەوەی عراق. ڕەنگە برابێت نەپایتەختەکانی دیکە و وەبەرهێنانی پێوە بکرێت. وەشاندنی گورز لە گەندەڵی بنەمایە بۆ دۆخی ئەمنی لەبار. ئەگەر هەڵبژاردننی پاک و بێگردمان هەبێت و عراقیەکان دڵنیا بن لەوەی یاری بە دەنگەکانیانەوە نەکراوە و ڕێز لە ڕاکەیان دەگیرێت، گرنگە زۆر بۆ دۆخی سیاسی و هاوڵاتیان متمانەیان بە هەڵبژاردن هەبێ. بچینە ئەو دیالۆگەوە بۆ ئایندەی عراق کە سیستمێکی نوێ لەسەر بنەمای سوودوەرگرتن لە ڕابردوو دروست ببێت. ئەوە جەوهەری کێشە سیاسیەکەیە. پێشبینی چییە؟ هەڵبژاردن دوا دەکەوێت؟ نا، بە دڵنیاییەوە هەڵبژاردن لە مانگی ئۆکتۆبەردا دەکرێت. هەروەها پێویستە بکرێت. ئەوە بەڵێنێکە بە خۆمانداوە و داواکاریەکی بەرفراوانی گەل و ڕێکەوتنی سیاسی ئاشکرایە. لە زۆر بۆ نەژداجە ختمان لێ کردووەتەوە. ویلایەتی دووەم وەردەگریت؟ ئەوەیان خوددا دەزانێت. ئەوە کەوتووەتە سەر ئەنجامەکانی هەڵبژاردن. وتم ئێمە داوای هەڵبژاردنێکی پاک و بێگەر دەکەین. ئەنجامەکان بۆ ئێمە ئاشکرانیە. نتائج معروفة سلفا. علاقة بغداد والأربيل لنقل عاصمتين في شوائب